دەستی گشتی گەشت و گوزاری هەرێمی کوردستان ڕایگەیاندووە لە بەرژەوەندی گشتی و هاوڵاتیان بەمبەستی ئاسانکاری لا دانەوەی قەرزەکانیان ئێستا خاوەن هۆتێلەکان و هەروەها مۆتێل و ڕێستۆرانت و کافێ و سەرجەم بنکە و شوێنە گشتیەکان دەتوانن قەرزەکەڵەکە بۆکانیان بە شێوازی قست بدەنەوە بە حکوومەتی هەرێم بە تایبەت ئەم بابەتە ئەو داواکاری خاوەن کۆمپانیەکانی گەشتیاری میوانداری محەممەد تۆفیق سەرۆکی کۆمەڵی میوانخانە و چێشخانەکانی سلێمانیمان کردووە کە جەنابیان ڕاستەوخۆ لێرەن. کاک مححموود زۆر بەخێربی زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز سپاس بۆ کەناڵەکەی کوردستان کام و کات کۆمانەکاتەوە و لێرەوە پەیامی خۆمانەگەیانی بە حکوومەت و لایانی پەیوەندی هەمیشە پرسات ماڵی هەمووانە ماڵیەوەشە. خۆشحاڵ بن کە لێرەی. کاک مححموود ڕێژی ئەو قەرزە چەندێکە کا حکوومەت بەم شێوازە مامەڵی لەگەڵ کات و بڕیارێکی لەم شێوازەی بۆ دەرکردووە؟ دەستان خۆش بێ لە دوێنێەوە ئەم قەرارە دەرچووە کەوا ئەو قەرزەکەڵەکە بووانە لە ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتی شارەوانیەوە هەیە وەکو ئاو و بەشەکانی تر بە شێوەی قیست لە بنکە گەشتیارەکان وەربگیرێتەوە. بەڵام ئەمە خۆی دەستیان خۆش بێ ئیشی باش هەر باشەوە ئێمە دەستخۆشیان لەکەین، بەڵام لە هەمان کاتا ئێمە کێشەی گەورەترمان هەیەلەوە، چونکە ئێمە لەم مانگی دووە چەند کۆبوونەیەکی گەورەمان ئەنجامە، یەکێکیان لە هۆتێل ڕەماتە بوو بە ئامادەبوونی 100 بنکەی گەشتیاری کە ئامادەبوون بۆ دەربڕینی کێشە و گرفتەکانیان. ئێمە هەر شارەوانی نییە بە تەنیا کە قەرزمان لابێ و قەرز کەڵەکە بوو بێ، بەڵام کێشە گەورەکەی ئێمە بە زۆری کارەبایە. تەمەنا ئەکامی ئینشاءالله بە دوای ئەمەیە بڕیارێکی دەبارەی کارەباوە بدرێ، حکوومەتیش گوێ لە کەرتی تایبەت و لە خاوەن پیشەکان بگرێ. ئەو قەرزی کە پێشتر وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی دەرکرد بۆی کە ئەوانەی قەرزەکانیان بنەوە لە 115 داشکاندی بۆ کرێ، ئەوە ئێوەی نەگرتەوە؟ ئەزانی بەڕێزگیان ئێمە کێشەکەمان ئەوەنە گەورەیە شمولی ئەگە شمولیشکا بە ئەمەل نایە ئێمە لە 115 داشکاندن بکەین بۆ لەبەرەوە ئێستا ئێمە من 85 شوێنم لایە بەڕەقەم کە لە 50 زیاتر لەلایەتی 50 ملیۆن دینار. باشە بووە کەڵەکە بۆ لەسەر ئەم کەڵەکەیە ئەوەیە ئەگەڕێتەوە بۆ دوو هۆکار. یەکەم لە سەردەمی کۆرۆنا فەراغێکی زۆر دروست بوو، نە پسوڵە ئەگەیە شوێنەکان و نە کەسیش بە دوواداچوونی بۆ ئەکرد. ئەمە یەک. دوو ئێمە لە پێش شەڕی داعش بە 50 دینار بووە وەحدەی کارەبا، بەڵام لە ئێستادا بۆ بە 157 وەحدە و دەنگۆی ئەوەیش هەیە ئەڵێن بۆ بە هەفتە. یعنی کەبیر ئەەکەیتەوە گەشتیار لە هەرێمی کوردستانی ئێمە بە تایبەتی شاری سلێمانی بۆ بە وەرزی، ینی پێش شەڕی داعش ساڵانە مانگانە بۆنەی گەورە گەورە لەم شارە جوانەی ئێمە ئەنجامەدرا کە بۆنێشی تیا بوو، بیستیپاڵی تیا بوو، کۆڕی جوان ئەبەسرا، خەڵک لە وڵاتانی دراوسێوە لە دەوروبەرەوە لە خوار و عێراقەوە سەردانی ئەکرد بە هەفتە ئەمایەوە. ئەمە گەشتیاری ڕائەکێشا و لەو کاتێشا کە ئەم باجانە کارەبا ئاو ئەمانە ئەهاتەوە خاوەن من کە گەشتیاریەکە کێشەی نەبوو، لەبەرەوە داهات هەبوو، پارە لەبەردەستی بوو، بێمنێت بوو پارەی خۆی ئەدات و خەرزان نابوو. بەڵام لە ئێستادا هەمووی کەڵەکە بۆ بەسەر ئێمەیە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم ئێمە لە 160 کرێچیە وەکو ئاماری کۆمەڵەکە کردومان لە شاری سلێمانی لە 160 بنکە گەشتیاریەکان لە 160 مڵکی خۆی نییە. ینی ئێستا من 5-6 قەزێمدایە کە لە مەحکەمەیە خاوەن بنکە گەشتیاریەکە وتێ لە ڕێستۆراتە کافیە هەرچی هەیە بیناکەی داوە بەکرێ، بەڵام کرێچیەکە کەم تەرخەمە هەیە بیرەوە ناکاتەوانێ ماغانە پارەکەی خۆی بات و ئەو کێشەیە دروست نەبێ و هەیشە داهاتەکەی دەری نایێنێ. ئەوەنە باجمان لەسەر زۆر بووە، ینی کەڵەکە بووە ئەمڕۆ ئەڵێ بە 5 قیست دەیەینەوە بۆ نمونە کارەبا. ئەم 5 قیستە هیچ بنکەیەکی گەشتیاری تا ئێستا نییە لە سلێمانیا لە مانگێکە 10 ملیۆن دینار کارەبا باتەوە. ینی بوونی نییە. هەمووی ئەو ڕێژەیە قەرزارە، هەمووی ئەو ڕێژە زۆرە قەرزارە زۆری
کەمترینی چەندێکە ئەو ڕێژە قەرزی کە هەیە؟ وەڵاهی کەمترینی لە 5 میلیۆنەوە دەست پێەکە، ینی لە 5 میلیۆن دەست پێکە تا 50 میلیۆن تا بێسە من بنکەی گەشتیاریم لای 7 میلیۆنی لایە. ئەگەر لێ خۆشببوونتان بۆ بکرێکی ئەخر نیت بێتەوە با خۆشم بێ. ئێستا ئێمە بە بڵێ لە 15 بەت ئەمڕۆ بیێرەوە، بەڵام ئەمڕۆ من 7 میلیۆن لەکوێ بووە؟ 7 میلیۆن کارەبا 5 میلیۆن ئاو ئەی باجەکانی تر ئەی ئەم سەیدەی شەکە ئێستا ئەوەی کە ئێستا وەزارەتی شارەوانی دەری کردووە بەڵێ ئەوەی کە ئەو شێوازی دانەوەی قیستەکەت دانەوەی قەرزەکەتان چی ئەگرێتەوە چ شتێکی ئێوە ئاگرێتەوە؟ وەڵاهی ئەوە ئاگرێتەوانەیە ئێستا بۆ نمونە ئێمە بۆ دەرهێنانی مۆڵەت هەتا لە بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی مۆرەکە بۆ نەکەن خۆ مۆڵەتن نایەنێ. ئێستا ئێمە نامانە ینی بنکەی گەشتیاریم لایە 3 میلیۆن ئاوی لایە. بێژگەن لە ئاو کارەبامە بەس مۆی شارەوانی چیتر ئەگرێتەوە کە تۆڵی شارەوانی ئەگەر هەموو بەشەکان بگرێتەوە ئێستا بۆ نمونە قوتعی ئوتێلەکانە مۆتێلەکانە شوێنەکانە خۆڵ و خاشاکە ئەمە هەمووی سەر بە شارەوانی بەڵێ دەرێنانی مۆڵەتە ینی لە زۆر بەشی هەیە شارەوانی. باش ئێمە ئەگەر ئەو بڕیارە عەفو ببێ ئەمە دەستخۆشیان دیەکەین، بەڵام شێوازی پارە کەڵەکە بووەکانی ئێمە ئەوەنە زۆرە فریان ناکەین بیدەین، ینی ئەگەر داشکاندنیشمان بۆ بکەن هەر فریان ناکەوین. ئەمە لێرە ئەی کاتە ڕێگە چارەکە چییە؟ وڵی چارەکە ئەوەیە ینی ئێستا کە ئەڵێ بە ساڵێک درێژخایەنتر بێ ئێمە ماغانە ئەوەی کە بۆمانیەتەوە ئەتوانین سوودی لێ وەرگین، ینی دەستیان خۆش بێ کە ئەڵێ ساڵێک ئەمە باشە، یا بەیانی مەسەلە منەچم بۆ دایرێ ئەو کردێتی بە مەرج ئەبێ من مۆری بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی لێبم جا مۆڵەتەکەمێنێ. بەڵام بۆ نمونە ئەگەر ئەو 5 میلیۆنەش دابەشی بکەی بەسەر ساڵەکە تۆ بە لەمایکە 5 میلیۆن بیتەوە، ئەبێ 5 میلیۆن بیتەوە. ئەو کەسە ئەتوانێت و 5 میلیۆنە باتەوە؟ زۆر کارەساتە، زۆر کارەساتە لەبەرەوە ئێمە تۆ باسێواکەی بۆ لە 5 میلیۆنەکە زیاتریشێ. من شوێنم لایە 7 میلیۆن دیناری لای. بەس لەوانەیە شوێنە گەشتیارێک گەورەتر بێت لە چاو شوێن بنکە گەشتیارەکانی تراوە نیە؟ ینی گەورەتر بێت و بڵێم چی ینی خەڵکی زیاتر خەڵک زیاتر ڕووی تەیەکە بەڕێزگیان، بەڵام کۆمەڵەشت هەیە ئێستا ئێمە باجەکان وای لێکردوین لە ینی هەر فریا ئەوە کەین پارە پیاکەین بەڕاستی ینی ئێستا لێرا بۆ نمونە سەیدیان ئیجبار کردووە لەسەر ئێمە ئەم سەیدەیە بەقەی کارەباکە ناڕەحەتی کردوین چونکە سەیدەکە لەبەرەوە جەنابێ ئەگەر بەیانی بێ لە ڕێستۆرانتەکەی من نانێ بخۆی چی لە وتێلەکەی مەسەلەن 5 سێرە و 4 سێرە ئەم ساڵ قەرارەکەی دەرچۆ لە مانگی حوتەوە، بەڵام کە هەڵسی مەسەلەن تۆ 25,000 لە ڕێستۆراتی 5 سێرە 25,000 ینی هەستی جەناب من بڵێم 27,000 تۆ مینوێکش لەبەردەمای 25,000 ئەم 2,000 چییە؟ ئەوڵا ئەو سەیدە تا بۆی شەرحەکەی ینی کابرا وای لێ جاریشکە نایەتەوە لای تۆ. ئەمە خۆی لەلا گرفتێکی دروست کردووە، ئێمە تەمەنا ئەەکەین ینی ناڵین باج نەدرێن، ناڵین باج بوونی نییە لە هەموو دنیا باج هەیە، بەڵام ئەم باجە ئەم سەیدەیە بۆ نەبێ بە ساڵانە لەگەڵ جەمعی باجەکانە بیدەین. باشە ئەمە ڕاستە وەکو تۆ هەڵی کە ئەم بڕیارانە لەوانەیە کاریگەری بکاتە سەرەوەی کە تۆ بتانی تا ڕادێ قەرزەکانی سەر قەرزە کەڵەکەبووەکانی سەرخۆت کەمتر کەیتەوە. ئەمە کاریگەری کردووە لە ئیش و کاری ئەو شوێنانە؟ کاریگەری خراپی لەسەر دروست کردو کە تۆڵی مەسەوەنیە کابرا قەرزارە ئێستا شتەکان گرانکە لەسەر کەسی گەشتیار. بەڵێ ئێستا من 3-4 قەزیەم لایە حالێن ئێستا لە محکەمەیە. ئەم قەزیا بۆ نمونە وتێلێکمان هەیە لە ئەسحابە سپی 50 میلیۆنی بەجێشتۆ کارەبە، کابرای خاوەن مڵک دەری کردووە، کابرای خاوەن مڵکیش بۆی نادرێتەوە بۆ بە ینی بەڕاستی کێشەی کۆمەڵایەتی دروست بووە لە بینی ئەم دوو شەخصە. ئەو ئەڵێ ئەبێ بێیتەوە دایری کارەباش لە چه کارەباکەیە بڕێ ئەهاتۆ ئەمە لێرە هەت بەس بیرکەرەوە ئەم وتێلە لە دووسێ لاوەتەر هەرمەندە ناتوانێت نەفەری تێکا کارەبای نییە. کابرای خاوەن مڵک کابرای کرێچی بەجێی هێشتۆ ڕۆشتووە، کابرای خاوەن مڵک لە قەزیایش کاتی دێکا بیێنەوە بی بە و خۆ حکومە محکەمەش خۆی ئەدامی ناکە ئیلا ئەبێ بە شێوەیە قز لەگەڵیا بڕوا بڵێ چەنە پێ دێتەوە بێتەوە. باشە ئەمان وەختی خۆی گرێبەستێکیان نەکردووە بۆی کە ئەم کێشیان دروست نەبێ ینی خاوەن مڵک و ئەوەی کە بەکرێ گرتوێتی گرێبەست ساڵانەیە هەیە بۆ 5 ساڵە هەیە ساڵانەیە بە پێ و گرێبەستە ناتوان لە ڕێی یاساوە
مامەڵە لەگەڵ ئەو کرێت چیا بکەن بابا خۆم ئەوتان ئێستا بۆ نمونە گیراوە بەڵام چی لەیەکی کێشەکەی ئێمە ئەوەیە لەم لاوە مڵکەکەش لێرەوە خاڵمەکەی کێشە بووە لێەوە کارەبا ئەڵێ پارەم بەرێ نەمەی تێدای ئەخەم ئەی بڕم یعنی هیچمان نەکرد کاک محمود باسی ئەو ڕێژی لە سا دێت کردوتت کە زیاد کراوە حکوومەت ئەوەی لەبەر چاو نەگرتو بۆ نەمە دۆخی پاش کۆڕۆنایە یاخود بارودۆخەکان لەبەر چاو ناگیرە کاتێک ڕێژی باجەکە لەسەر ئێوە زیاد دەکرێت چکە هەموو دنیا لە پاش کۆڕنا تازەوە خەریکە دەست بە بوژانەوە کاتەوە ئێستا دووبارە شەڕی ئۆکراین و ڕوسی شاتۆتە پێشۆمەش گرفت دروستە ئێمە ئێستا ئەوەی کە لەم دنیاە ئێستا بژی لە زۆر و لەکەم نییە دەرەوەی نەدی بێ ئێمە ینی زۆر شوێن چوین و باجیش هەیە بەڵام باج بەو شێوە نییە من خۆمتە لە قاهرە بووم لە دەورەیەکە بوو لە قاهرە بووم لە قاهرە باوەڕتە بێەوە من هەر بەداتاژ لامە دەرێنانی ئەو مۆڵەتە لە قاهرە سیاحە فۆرمێک هەیە لە بینی سیاحە و ئەم ڕابیتەیە کە ئێمە کۆمەڵی ئەڵێ لاریتان چیە لەسەری ئەو جوابیاتەوە یا لاریمان هەیە ئەمە ئەندام نییە بیکا بە ئەندام یا لاریمان هەیە کێشەیەکی بۆ دروست بووە لە بینی خاوەنی مڵک و کرێکی ئەمە خۆی لە خۆیە ئەم دوو شوێنە ڕاستەوخۆ مۆڵەت ئەدەن بە بنکە گەشتاریەکە بەڵام لە لای ئێمە فۆرمێک دروست بووە دە دایرەی تایە ئەم دە دایرە بۆ ساڵێکە بۆ نمونە ئەم دە دایرە ئەبێ بچێت لە هەر دەکەی پارە ئەبێ بدا یانی لە دەشوێن تۆ باجبەی ناکرێت باشە کاک مەحموبا دوا پرسیار لە بەڕێز بکەین ئەمانە کێشەکانن ئێوەش ساحب کێشەکەن کێشەکانێتە لای ئێوە پێشنیاری چیەکەن بۆ حکومەت چونکە بەڕاستی ئێوە ئازانن کێشەکان لە کوێ دەست نیشانیەکەن و ئێوەژە بێ ئەم پێشنیارە بن بە حکومەت بووی کە ڕێگە چارەیەکتان بۆ بدۆزێت وەڵا دەست و چاو خۆش بێ بۆ پرسیارە لە جێگەی خۆیەتی ئێمە حکومەتی خۆمانە و چەند جاریش من هەروەکو کۆمەڵا کە خاوەنی 1500 بنکەی گەشتیاریە کە خاوەنی 6130 کرێکارە کە لەمە 1500 شوێنە ئیژەکە ینی کۆمەڵەیەکی بەرفراوانە گوێشمان لێ ئەگیرێ ئێمە سپاسی هەموو بنکە گەشتیارەکانی خۆمانەکەین و بەڕێوبەرە گشتەکانیش ئێمە تەنسیقمانەیە لەگەڵیانە مەسەلاً دوژنە هاوبەشەکانی قایمقامێت خۆشبەختانە لەم ڕۆژانە ئێمە هەمومان کۆبنەوەیەکی باشمان کرد ئێوە چیتانێت لیان ئێمە ئەوەمان ئەوێ حکوومەت گوێمان لێ بگرێ باشە داواکاریەکانمان خۆی ئەدانێت کە هەموو بنکە گەشتیاریەکان قەرزارن ینی ئیدا چارەسەریش بەس ئەوەیە گوێمان لێ بگیرێ بە شێوەی قستی درێژخایەن ئەمە یەک وە پێداچوونەوەی کش بە نرخی کارەبایە بکرێ بەڕاستی خەیاڵیان شتە ینی من دوکانێکمێ دەمەترە وە وتێرێکیش هەیە 4 قاتە ینی بە یەک سیستەم پارەی لێوەرەگیرێ جا داوامان لە حکومەتدایە داوامان ئالێرە و داوا لە کاقبا دەکەن چەند جاریش داوامان کردووە ئەمانەوێ بە هەج جۆرێک بێ ئێمە بیبینین لەگەڵ کاقوبادا خاوەن بنکە گەشتیاریەکان گویان لێ بگیرێ بزانن کێشەکانی ئێمە لە چایە بۆ ئەوەی زیاتر پەرە بە کەرتی گەشت و گوزار بین لە هەرێمی کوردستان و بە تایبەت شاری سلێمانی دەستەکان نەخۆش کاک مەحموو بەڕێز مەحموود تۆفیق سەرۆکی کۆمەڵی میوانخانە و چێشخانەکانی سلێمانی بەخێر بێت بابەتەکە گرنگە بەڕاستی و ئێمەش لەگەڵ تۆیە پەیامەکە ئەگەێنین کێشەکانتان بۆ چارەسەر بکرێت بەخێر بێ سەرچاوانم زۆر خۆشحاڵم کە لێرە بووی سەرچاوان